وتجديد يعني خلي تكون مفهومة. بامەبەستی کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ڕێگری لە خراپتربوونی بارودۆخی شارەکە حزبە کوردستانیەکانی کەرکووک لە ئاستی باڵا لە بارەگای حزبی شووعی لا قەرانجیر کۆبوونەوە و ڕێکەوتن لەسەر کارکردن بۆ کاراکردنەوەی ئەنجومەن و باشکردنی پەیوەندی نێوان لایەنەکان و داواش دەکەن حکوومەتی عێراق کۆتایی بەدەسەڵاتی سەربازی لە شارەکە بهێنێ. کۆبوونەوە ئیدانەی هێرشی کۆماری ئیسلامی ئێران دەکات بۆ سەر هەردوو حزبی دیموکراتی کوردستان و سەرخۆشی لە خۆمان و حزبی ناوبرا و دەکەین هیوای زوو چاکبوونەوە دەکەین بۆ بریندارەکان. بڕیاردرا کۆبوونەوەی دەوری حزبە کوردستانیەکان چالاک بکرێتەوە لە سەراستی پەیوەندیەکان و لە کاتی پێویستدا بەرپرسی یەکەمی حزبەکان ئەو کۆبوونەوەی ئەنجام بدەن. پێم پشتگیری لە یەکهەڵوێستی و یەکگوتاری لایەنە کوردستانیەکان دەکەین لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقدا و گەڕانەوەی وتمانە لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستاندا. گفتوگۆکردنی زیاتر و خۆسازدان بۆ یەکلیستی لایەنە کوردستانیەکان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا. داوا لە حکوومەتی عێراق دەکەین دەسەڵاتی سەربازی لە کەرکووک کۆتایی پێبێنێت و پرۆسەی تەعریب ڕابگرێت کە لە ئێستادا بە فراوانی بەڕێوە دەچێت و ئەوەش پێشێلکردنی ڕاستەوخۆی دەستوری عێراقە. حیزبە کوردستانیەکان هاوڕابوو وە کارکردن بۆ کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. هاوکات پارتی و یەکێتی لیژنەیەکیان دروست کردووە بۆ بەدواداچوون بۆ کێشەکانی شارەکە و ڕێکارەکانی کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دانانی پارێزگارێکی کورد بۆ شارەکە. کۆبوونەوەی دوێنێ هەردوو مەکتەب سیاسی بە ئامادەبوونی جەنابی سەرۆک بارزانی کە کۆسرەت ڕەسوڵ تاکید لە ئەو خاڵەکراوەتەوە لیژنەیەک پێک هاتووە. لیژنەکە هەنگاو ئەنێ بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک لە هەموو بوارەکان لەوانە بواری حزبی، بواری کوردستانی، بواری دەسەڵاتی مەدەنی و ئەو بابەتانەی کە پەیوەنددارن و هەوڵ دەین لە کۆبوونەوەکانە لە خاڵە ئاسانەکان دەست پێ بکەین بۆی بتوانین خاڵە سەنگینەکانیش دوای جێبەجێ بکەین. پێش هەموو شتێکە هەموومان کوردین و دوو حیزبی گەورەی وەک یەکێتی نیشتیمانی کورسان و پارتی دیموکراتی کورسان ئەم مەسئولیەتە مەسئولیەتێکی تاریخیە و پێویستە چارەسەری بکەن. بۆ ئەم بابەتە ئێمە هەردوو لامان جددین لە گفتوگۆ و دانوستانەکانمان و بە ئومێدین نەتیجەیەکی لێ بکەوێتەوە چونکە دەمێکە کەرکووک کەوتۆتە ژێر حکمی ئەم حاڵەتی تعریب و ئیدارە زەختێکی گەورەمان لەسرە. من بە ئومێدم لە کاتێکی نزیکاوە چارەسەر. لەلایەکی ترەوە کۆمەڵی ئیسلامی وێ ڕای پشتیوانی لە دانیشتن و لێکتێگەیشتنی نێوان لایەنەکان ڕەخنە لە دروستکردنی و لیژنەیە لە نێوان پارتی و یەکێتی دەگرێت بەبێ حەزبەکانی تری کەرکووک. ئێمە داوای ئەوەمان کردمان ناکرێتە نها پارتیۆشی لەبەری لە ڕابردوودا هەموو جارێ پارتیۆشێتی بوونەوە ئێمە ئەوەشمان وتمانە ناکرێت لە کاتە نەخوازراوەکانە یان لە کاتە ناڕەحەتیەکانە هەموو حیزبە کوردستانەکان کۆ بکرێتەوە و بانگ بکرێتەوە بیان کرێتە پارسەنجی هێز. بەڵام کە کاتێ شوێنەی یەبین و ئێشتەکە ئەخاتە ئیشەکە ئەچێتە سەر ئیشی ڕاستە خۆی ببێتە پۆستی دەسهاتی حزبی و چنینەوەی پۆستەکان بۆ هەردوو حزبی دەسەڵات. بۆ ئێمە نیگەرانیمان لەوە دەربڕی و داوای ئەوەشمان کرد کە ناکرێت تەنها پارتیۆچێتی بڕیار لەسەر چارەنووسی کەرکووک بدەن. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەهۆی ناکۆکیە سیاسیەکانی نێوان هەردوو پارتی دەسەڵات لە کوردستان ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناتوانێت کۆ ببێتەوە بۆی پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد یەکلایی بکاتەوە. هەر بۆیە ئاساییکردنەوەی دۆخی هەرێم لە نێوان حزبە سیاسیەکان وای کردووە هەموو لایەک بگەن بەو بڕوایەی پێکەوە کار بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قەرانجیر.